آفرین ما شاء الله پاڵەوان بەش ئەفیا دەستخۆش برۆ آفرین تەکەتون برۆ برۆ ئەم پاڵەوانێتی کردومانە بۆ یەکەم جار لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە بۆ خانمانی تاوی قاعەکانی هەڵەبجە و دەوروبەرێتی یەکەمین پاڵەوانێتی هێزی لەشی خانمانە لە سنووری پارێزگای هەڵەبجە نۆ قاعە بەشداری کردووە یاریزانی تایە و میوانیشمان هەیە لە دەروی شارەکان ینی جگە لە پارێزگای هەڵەبجە لە شارەکانی کەوە لە کەرکووک و هەولێر و سلێمان و ڕانی و قەڵازی و میوانی بتوڵەکە هاتوون بەشدارن جگە لە یاریزانان ناوخۆی هەڵەبجە یاریکردن و هەڵگرتنی کێشەکە ئەوە کەوتە سەر قۆی یاریزانەکان یاریزانی باشمانەیە پێشکەوتووە بتوڵی خارجیشیە یاریزانمان هەیە بەس بتوڵی ناوخۆی هەیە و یاریزانی شێت سەرەتایی و تازە دەستی پێکردووە ینی ئەم یاریە پەیوەندی بە هێزی لەشی کەسەکەەوە هەیە پەیوەندی بەوە نیە چەند هەڵەگرێت چەندی هەڵگرتووە لە کاتی ڕکابەرێکە دەرەکەوێت چەندی هەڵگرتووە چەند بەهێزە ئامانجی ئەم ئەوەیە ئەم پاڵەوانێتە چونکە ئەم یاری ئێمە لە قاعەکانەکرێت یاری ئاسنە تۆزە نامویە بە مەنتیقەی خۆمان پێیان وایە یاری ئاسن تەنها بۆ پیاوانە پێمان خۆش بۆم پاڵەوانێتە بێتە هەڵەبجە بۆی دەوروبەری هەڵەبجە و ناو هەڵەبجەش بزانێت کە یاری ئاسن تەنها بۆ پیاوان نیە خانمانمان هەیە کە زۆر بەهێزن زۆر لە پیاوان بەهێزترن و توان ڕکابەری پاڵەوانەکان بن ئەوانەی کە پلەی یەکەم بەدەستێن بڕوانامی بەشداربوونیان نەدرێتێ وەکو پاڵەوان کە بەشداری بتوڵێکی کوردستانی کردووە مەدالیا ڕێزلێنانی درێتێ و ئەگەر قاعەکەشان لەسەر ئاستی قاعەکان یەکەم و دووەم بەدەستبێنە و کاتە قاعەکەشان وەکو براوی قاعەکان کاسی خۆیان وەرەگرن سەرەتا خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو پاڵەوانێکی یاری هێزی لەش بەشدارم کردووە لە پاڵەوانی پێنج برێبزدا بۆ جاری سێمە بەشداری دەکەم دووجار لەسەرک پلەی یەکەم بەدەست دەهێنم ئێمە لە ڕانیەوە هاتوین لە شاری هەڵەبجەی خۆشەویست پێشوازیمان لێکراوە ئەو دەورانە ئەگەر دەکرێنەوە ئەو پاڵەوانیان ئەگەر دەکرێنەوە جێگەی خۆشحاڵین بۆ ئێمە دەتوانین تواناکانی خۆمان بەدەربخین دەتوانین ئەو هێزەی هەمانە نیشانی بدەین کە ئێمەش هیچمان کەم نێ لە چاو کوڕان ئەوەی جێگەی خۆشحاڵیشە ئێستا کچان شان بەشانی کوڕان لەو یاریدا بەشداری دەکەن و یاری دەکەن.